بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. هەر داهاتێک کە ئێمە بەدەستی دێنین بێگومان لێپرسینەوەی خوای گەورەی لەسرە کە چۆن بەدەستمان هێنا و چۆنیش سەرفمان کرد و لە چیشدا سەرفمان کرد. جا من ئەمڕۆ لەسەر ئیسراف گفتوگۆ لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم. ئایا دەکرێت ئێمە ئەو پارەی کە بەدەستی دێنین و نەپارێکی دیاریکراومان هەیە زیاد لەوە سەرف بکەین؟ شتێک کە پێویست نەبێ بیکڕین ئەی دواتر ناچار نابین شتێک بفرۆشین کە پێویستمانە. زۆر گرینگە ئینسان لە ژیانیدا چاو لە کەسانی دیکەی نەکا، چاو لە کەسێک نەکا کە لە سەروی خۆیەتی. کوردەواری زۆر جوان گۆتیتیان بەقەت بەڕی خۆت پێڕابچێشە. جا من ئەمڕۆ لەسەر ئیسراف گفتوگۆ لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم با بزانم ئەوان چی دەڵێن، بیسەر و بینەرمان بن بەدەڵمانە. فبێ ئیسراف نەبایە، لەبەر ئیسرافی نەبایە ئەو میلەتە ئەو هاوێ نەدات. کەسێک ئەگەر دڵیش بۆی بسووتێت و زەحمەتی کێشابی ئیسراف ناکات، چون ئیسرافەکان تۆ شتێک ئەگەر ئیسرافی حەوادەی چ قازانجێکی هەیە. یعنی کەسێک بیر مەسەلەن ڕۆژانە هیوا هەیە یعنی دانیشتێ پارەی دێتە دەستی ئیسراف دەکەن بە کەیف سەرف دەکەن لۆ بە هەند هاتە دەست، یعنی هەرەوە هاتە دەست. ئەگەر بچێت ناو تەنەقی خۆڵەکانی پێش دەرگایەکان تەماشا بکەیت لەوانەیە ئەگەر بێت و ئەو خەسارەتەی کە لە شارێکی وەکو هەولێری پایتەخت خەسارە دەکرێت لەوانەیە سوودانی ڕۆژێک پێ بژێت. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باسی ئیسراف دەکەم. بله. چ شتێک پێی دەگوترێ ئیسراف زیادە مەسروفی؟ كاكا جيان براي جيان إسراف زيادة مصرفة يعني براسي باج نيشتي إنسان بدرين مثلا شكري بقدر بركة خود بيراتشا إنسان أتو مثلا دبني كريكارا يعني دكان دارا مثلا دبني روجي عملية مثلا دبني بسفين تزاري إيش دكا مفروض لو بسفين تزاري يعني على قد هزارش باش كوداني دبي توشي نخوشة شي دبي توش سريشة دبي توشي لي قامانة شي دبي أو دبي مراعاتي أو يبكالو خوي يعني نابي زيادة مصرف يبكالو خوي أو عندي هات دسي هم روجي أو يصرفك يعني پلانێکی دارایی هەبی. بلان عافية بلانة شي داراي هبي لو خوي دابني أو أنا خوشية أو سفرية أو مثلا مصرفي ماري مصرفي روجاني أو أنا دبي بلاني لو خوي دابني. دەکرێ من چاو لە کەسەکی بکەم لە من دەورەمان ترە کو دەژیتن زام ئەو کو دەژی ئەمیژۆشی بژیم پێوانیە باشێک لەو ئیسرافەش چاو لێکەریە؟ بله نخير خوي عين مسألة كوريا لو دير مر بي خوي بزم بي خوي ويا أنا إنسان هالكسر دبي بجري خوي بجري أو باري كديت دسي بجري أو باري مصرفك يعني مثلا بري اشتك لخوي زيادة مصرف نكا بإمكانياتي خوي يعني عصب أو يروجي هیچ زار هەبوو لە ژیانت ئیسرافت کردبی پەشیمان بووبیەوە وڵای ئەوە پێویست نەبوو زیادە مەسروف؟ بله هي أهبو أنا والله أهبو مثلا دبيني شتي ماري مثلا دبي روجانا دكري دبيني اشتكت كريه لو خود مثلا دبيني لا دتيو ماري اقالينا مثلا دبيني كان كراسي يعني بيرا اوتيا يعني كان بانترون تيا دتي لبازاري تاوت بيدا كي بي جوان دكري كدتي دتيو ماري دبيني عيتد يعني باي اون دتي اجلبر اوي يعني نبي زيد اسراف كي دەبینم علاگەیەک کێک و خواردنت کڕیوە بۆ ماڵەوە. بەێ جا ئەو خواردانەی کە دەیکڕی بۆ ماڵەوە بەپێی پێویستە؟ بەێ پێی پێویستەکە بەپێی پێویست دەیکڕی. بەێ ئیسراف ناکەی لە کڕینە؟ ئیسراف ناکەین. ئیسراف ناکەی. بۆچی ئیسراف ناکەی لەبەرچی؟ وڵی ئەوەندە تااقەتە هەیە. ئەوەندەی کە تااقەتت هەیە. بەێ لەقەدە تااقەت. باش. ئینسان ئەگەر توانایەکی دیاریکراوی هەبوو دەکرێت بۆ نمونە پارەی زیاد سەرف بکە خۆی تووشی قەرزاری بکە خۆی تووشی سەرێشە بکە؟ وڵی حەزم لە قەرزی نییە من لەقەدەر تااقەت چەندم پارە بێبی سەرفەکەم و کوردەواری دەرێت بەقەت بەڕێی خۆت پێ ڕابچێش. بەێ بەێ دوای ئەگەر بۆ نمونە ئەگەر توانای تۆ ئەگەر ڕۆژانە 20,000 تۆ پەیدای بکەیت ناکری ڕۆژانە 40,000 مەسروف بکەیت نابی نابی. جا ئەوە هەم بۆ ماڵەوەش ینی بۆ نمونە شتێکتان پێویستە دەبێت حیسابی پارەکەی خۆتان بکەن. بەێ دەبی لە قەدەر تااقەت بێتن. جا تو هەم جارێکی بە ماڵەوە دەرەیانی لەسەر ئیسرافیان پێ دەڵێ چۆن ئامۆژگاریان دەکەیت؟
هەموو جارێ منداڕەکان ئەم هەموو جا لەکن مەڕی بوویمە ینی جارە بۆنانە بخۆین شکر بن ونیە شکری خوای بکەن ینی شوانێتی شت کردیان لۆیان دەجێڕ لۆیان باز دەکەن ئەرە وەڵارم شکر بن چ هاتە پێش بەس قال پێتێنەسی بخۆ وانە دەبی شکرانی خوای بکەن زاران ئەهەموو خواردنەوە کوێستان نەبوو نیە ناوەڵە نەبوو دەبینی نیعمەتی خوای ئەهەموو خواردن و خواردنەوە ئەم لەکن مەڕی بووم جارە بوو دوو تەماتە بوو سەرکە پیازێک بوو بە ئاوەکانیش ماستاواکمە کرد و بەخێ بەسەر چاوم بەرەوەڵە ئەوە بوو ژیانی ئەو کات سادەتر و خۆشتر نەبوو بەرەوەڵە خۆشتر بوو دەست خۆشتر بوو بەرەوەڵە چەند ساڵ خەریکی شوانێتی بووی ڕای تقریبان سێ سال ئەوە 4 سال ینی بۆ نمونە تەماتی زیادت نەدەبرد لێ بۆ گەنی بیفڕی لە قەدە تااقەت ئەوەندە کە پێت بخۆری ئەوەندە پێم بەخۆرا ئەم بردەوەیت کەشم باش ئێستا ئەمە بۆ نمونە دەچینە چێشخانەیەک پێکەوە داوای بۆ نمونە دوو شیش کەباب دەکەین ونیە دەبێت حسابی ئەو بکەین کە دوو شیش کەبابمان پێ دەخوری یان یەک شیشمان پێ دەخورێت دەبێت حسابی بەخۆ قیاسە خۆزانانی ونیە هەیە دوێ خۆ هەیە سێ خۆ ینی ئەگەر بۆ نمونە لە دوومان زیاتر پێ نەخورا داوای 4 و 5 نەکەین نابینە گوناحە ئەستا ناکەتەنەش زبری خی گەورە حساباتمان لەگەڵ ئەرەوەڵە عندك پانتۆر و ئەوەی مندار عشای مندارانم کڕیەوە و درت پێ خۆشوان لۆم داران ئارێ وەڵڵا هەموو دنیای دێن لە بۆ من زۆر باشە بە پێی پێویست لێیان دەکڕیان ئیسراف دەکەی وشتی زۆر دەکڕی وەڵڵای چیان بێ لێیان دەکڕە بە پێی پێویست ئارێ وەڵڵا باشە چەند گرینگە ئێمە کاتێک کە شت دەکڕین بە پێی پێویست بێ ئیسراف نەکەین چکە گونەحمان دەگاتێ بەرێ ئارێ وەڵە بەزاخاندە شتێ دەبی لێ بگری ئەواندە شتێ یانەی لە کاتی پێویستیان پێ دەبی لێیان بکڕێ چەند گرینگە ئینسان تەماشای بەرشی خۆی بکات بە پێی حەزمی خۆی بە پێی داهاتی خۆی شت بکڕێ طبعا دەبی کابرا بێش دێتە بازای دەبێت تەماشاناو بەرچی خۆی بکە ئەو دەبێتە بازار ئێستا هەندە خەڵکەیە نیتێ ناتوانێت ینی ئەو پێویستی لەوە مدارێ بکریان لە بۆی بکڕێ دەبی خەڵک یارمەتی بدا ئێستا گۆ دوو علاگەتان پێویست بە بۆ من ئەمڕۆ ئەرێوڵە دەکرێت و دە علاگەی لەگە خۆت ببێەوە مارە شتی بە زیادەوە ناوەڵە هەرگوناە ئەم بەخۆم سعات 6 دەڕۆم دەی شەوێ دێمەوە دەدێمەوە سعات تقریبا 11 دەکەمەوە مارێ گرینگە بەشێک لە پارەکەت هەر بگری بیکێ داهاتێک لۆ خۆت سبێنێ دوو شتی تکەی پێ بکڕی وڵا دەبی ئەتو ئەگەر ئیش بکەی مەسەرەگەرە تو نۆتەیە دەبی پێنجی بدێ لایش ئەوێ دیبی کێ مەصرفی بۆ ماڵەوە شتێک پاشە کەوتکەی ئەرێ وڵە زۆر باشە ئەی لە ماڵەوە لە خواردن دروستکردنا خۆی سراف ناکەن مندار ئێستا گیان لێ دەبتەوە وڵا ئەوتم مندارم خواردنی بەپێی پێویست ئامادە دەکەن وڵای بە ئەوەی خۆمان بە پێوی خۆمان بەشی خۆتان بکە ئەرێ وڵە یعنی ئەوە نامینێ مەسەرە زیاد بکەی بمینێتەوە ئەوە گوناحبار دەبێت پێدوانی ئەوانەی کە ئیسراف دەکەن تووشی قەرزداری دەبن دوای تووشی سەر ئێشە دەبن مەسەنا تو ئەگەر دەی خۆی قەرز دەکەی بەس دەبی بیدێەوە فەوری بدێەوە بەس لەسەر دەبتە بارگیرانی یعنی ئێتە وەردەکەی خۆشە بەس ناتوانانی بیدێەوە طبعا توش ئەو بەرامبەری بە کابرای بەرامبەری شت تووشی شەمەزاری دەبی ئیسراف ئەو شتەیەک کە زیادە مەسرەفی لە هەموو شتێکی لە هەر شتێکی زیاد مەسرەفی لێ بکەیت ئیسرافە یا هەر شتێک یعنی زیاد بەکاری بینی پێویست نەبی بەکاری بینی ئیسرافە دەبینی لە ڕۆژگاری ئەم ڕۆماندا پێدوانیە خەڵکێکی زۆر هەیە ئیسراف دەکا هەم لە خواردن هەم لە خواردنەوە هەم لە کۆمەڵێک بابەتی دیکە ئەگە ئیسراف نەبایە لەبەر ئیسرافی نەبایە ئەو میلەتە ئەو های لێ نەداهات حەزەکەم بزانێ هێگەیشتی ئیسرافکردن لە هەموو شتێکی وەی کردیە میلەتە ئەو ها قڕی بەسەری بیتن خەڵک زۆر ئیسراف دەکات بە تاکید یعنی ئیسرافکردن لە هەموو شتێکی هەیە بۆ نمونە ئەتو بڕۆ ئایەی زبری بەردەرکەی ماڵام ببینە تەماشا نائە یەکەم کە دەزانی ئیسراف لە چدایە زین چ ئیسراف دەکرێتن ئیسرافە لەوێندر دیارە ئێوە چەند کەسن لە ماڵەوە بەمار و مندارەوە بە بووک و برنەوەوە 12 نەفەرین لە مارێ یاخوا تەمەتان پڕخێر و بەرەکەت بێت ئێوە ئەگەر 13 کەس بن لە ماڵەوە دەکرێ خواردنی 20 کەس ئامادە بکەن ڕۆژانە نابیتن
ناویتن کو دەبیتن وها بکەی ئەگە ئەوها بکەی ئەتوو معاشی مانگەکی بە دە ڕۆژان کۆتایی دێتن. ئێستا چەندە گرینگە ئەمە کە بۆ نموناگەم موچەیەکمان هەبێ یان لە ڕێی کارکردنەوە کرێکاریەوە کە دەتوانین داهاتێک کۆ بکەینەوە بزانین ئەو پارەی بەشی چەندمان دەکاتن دەستێکی پێوە بگرین نەک هەر شتێک حەزمان توێ بیکڕین. ئەوە موزوعی موچەخۆر ئارەزووی شخصەکەی پڕ ناکاتەوە ئەتوو ئارەزوی تو دابی لەوەی دابیتن کە موچەکە بەکاربیینی لو ئارۆزەکانی خۆت نەک ئارۆزوت بەکاربیین لۆ موچەکەی لەگەیشتی دەبی موچەکە بزانی بەشی چەندی ئارەزۆکانی تو دەکاتن دەبی دابەشی بکەی موچەکەت وە بکەی ئەو مانگەی بە کاملی یان ئەو دە ڕۆژ 20 ڕۆژە چەندە موچێ وەردەگری ئەتوو چونکی شتر نییە هەر موچەخۆری حکوومەتی بیتاو یعنی گەورەترین غەڵەتمان ئەمە موچەخۆری حکوومەتی زۆر مایە نابێ موچەخۆرمان زۆر هەبایە دەبە یعنی ئەمە ئاگامان لە خۆمان باە زیاتر ئێتیمامان لەسەر شتەکانی دەستی بکردبایە بۆ خۆمان ینی هەوڵمان دەبە شتمان دروست بکردبایە ئەو هامان بکردبایە. خۆت شت دەکڕی بۆ ماڵەوە خواردن دەکڕی؟ نە بەتەنێ من نایکڕم ئەو جارانەی کە خۆت دەیکردی دەیبێەوە ئەگەر چیلۆیەک پرتەقالە سێوە مۆزە سەوزەیە یان هێر شتێکتان کە پێویست بێت چەند گرینگە بپی ئەو پێویستە بیبیەوە کە لە ماڵەوە بەشتان بکاو زیاد نەبێت بۆ نمونە خواردنەکە بۆ گەنی نەبێت وانە گوناعی گەورەیە یعنی گوناحی گەورەیە خەساربوون یان بۆ گەنی بوون ئەوە گوناعی گەورەیە چونکی ئەوەی ئەتوو بۆگەنی دەکەی لەوانێ دوو منداری گچکە یعنی حەز بکە بیخواتن لێپرسینەوەشی لەسرە بە تاکید لێپرسینەوەی خوای گەورەی هەر زۆر زۆر بەتوندی لەسەرا چەندی گرینگە ئینسان لە ژیانیدا ئیسراف نەکە وڵا گرنگەکەیەوە کەسێک ئەگەر دڵیش بۆی بسووتێت و زەحمەتی کێشابێ ئیسراف ناکە چون ئیسراف بەلان تۆ شتێک ئەگەر ئیسرافکەی حەوادەی چ قازانجێکی هەیە ئەبێ حتمما ئیسراف نەکەی ئەبێ ئاگا لە خۆت بێ. چەند گرینگە ئەو پارەی کە ئێمە ئەو داهاتێک ئێمە بەدەستی دێنین هەر بەقەدەر ئەوەی کە دێتە دەستمان ئەوەندە سەرفکەین یان قیچە کەمتریش نەک زیاتر واللهی بۆ ئەوە زۆر زیاد دەکەن ئەمان تەمەشا دەکەی کابرایە بڵێ مەسەرەن احتیاجێکم پێدام کارێکم بدە وەکو ئیسلاوی دەکات دەستی فەقیرێ بیدە دەستی کەسە بگرە بە نەزەرین باشترە هەتا حەوای داتە زبڵخانە. باش خۆت ئیسرافت کردێ پەشیمان بووبیەوە؟ ئەوەیشی پێ بزانم نەوەڵڵە ئەمڕۆ چیت کڕیوە؟ ئەمڕۆ وڵڵە هەیە ئەوە بڕێکم خەیار کڕیوە بە ئەندازەی خۆم نیو کیلۆم شتیکە کڕیوە بە هەرجیانە کیلۆکم کڕیوە بۆ 5 کیلۆ 6 کیلۆ نەکڕی خەمن بە تەنیا خۆم ماڵم لێرە نییە ئەمەلەمە نامەوێ ئیسراف بێ ناتەوێت ئیسراف بێ ناوەڵڵە ئەو پارەی کە بۆ ماندووبوونا بۆ زەحمەتیە بەدەستی دێنی دەستی پێوە دەگری ئارێ وڵاگە دەستی پێ بریم ناتوانم خانەوە دەبژی ناتوانانی خاستن لەم بارودۆخە سەختەی ئێستا زروفەکەس دەبینین زۆر زەحمەت بووە وڵازە هەر زەحمەتە ئەوە زلم نیە و هەڵی ماوم ئەنیا خۆڵاهی بڵێ ئەوە ژیان نییە ژیانەکە کەمی بە سەختیەیدی ژیان سەخت بوو ئێستا وڵا زۆر سەختە ماوەرە وڵا بۆ کەسێک منداڵی بۆ کەسێک سرحی بۆ کەسی عاملەرە وڵا ئەگە ئیسراف نەبایە لەبەر ئیسرافی نەبایە بە میلەتە ئەو هاگێن نەداها کەسێک ئەگەر دڵیش بۆی بسووتێت و زەحمەتی کێشابێ ئیسلام ناکە چون ئیسرائیل لەلان تۆ شتێک ئەگەر ئیسرافی حەوادەی چ قازانجێکی هەیە کەسێکی مەسەلەن ڕۆژانە هیوا هەیە یعنی دانیشتێ پارەی دێتە دەستی ئیسراف دەکەن بە کەیف سەرف دەکەن لۆ بە هەند هاتە دەست یعنی هەرەوە هاتە دەست ئەوە بچێ ناو تەنەقی کۆڵەکانی پێش دەرگایەکان تەماشا بکەیت لەوانەیە ئەگەر بێت و ئەو خەسارەتەی کە لە شارێکی وەکو هەولێری پایتەخت خەسارە دەکرێت لەوانەیە سوودانی ڕۆژێک پێ بژێ ئەو ڕۆشتت کڕی لە بازار بەپی پێویست کڕیتت چەند گرینگە ئینسان لە ژیانیدا ئیسراف نەکاتن والله ئەوڕۆ دەبی دەست پێ خاصە ئەو زروفەرەوە زەمانێ پارە زۆر کەمە ئستان دەبی دەست پێ پارەی خۆی بە هەدەر نەدا بەهادەر نەدا
ئەگە پارەی بە هەدەردا تووشی چ دەبی والله تووشی زەحمە دوش ناخۆش دەبی تووشی ڕەزیلی دەبی ئەنگۆ تەمەنێکتان هەیە باش دەزانن قەدیمەن دەرێن بەقەت بەڕێی خۆت پێ پێ ڕاشە ڕابێ بەرێ فەرمو ڕاستەکە وانە وایە جا ئەوان چەندێک بە حەچیمانە پارەکانی خۆیان سرف کردووە والله خەڵکی پێشتێ طبعا عراقی پێوە کردێ زانین کوی سەرف کردێ بەو شێوە سەرفی دەکرد کە زانین کوی بەدەستکەتیە ئەوهاش بەڵام ئەوانەی ئێستا بە هەدەر بەمسییان دەکەی بە هەوەنتە بەمسییان دەکەی بە کەیف بە ئاسانی دێ ئەستا ئەوانە ئێستا کە مەصرفن سەرف دەکەن بە ئاسایی بەمسییان دەکەی بە عراقی ناچوانە نییە عراقان پێوە نەکردیە ئەوەی کە ئێستا عراقی پێوە دەکاتن هەر دەست پێوە گرتیا بەڵام ئەوانەی کە بە هەدەر سەرفی دەکەن پێوەماندی نەبووینە باش ئینسان ئەگە زۆر ئیسرافی کرد تووشی چ دەبیتن والله تووشی هەموو نەوعشی دەبیت سەرێشە نابی سەرێشە دەبی تووشی قەرداری دەبی کوری لە دین زەڕی هەیە ئەدیکو حساباتی قیامەتی لەسەر طبعا نارێ وانە بەدیکو زۆر باشە ئەتۆم جارێکی بە منداران دەری لەسەر ئیسرافی والله دەیم دەست بە پارەی خۆتان بە هەدەر مەدەن باشتی وا بدەن کە استفادەی لێ بکەن یعنی مەی تاوێنەوە بەلاش باش ئێستا تو پێویستت بۆ نمونە بە دوو جلو بەرجی کوردی هەیە بەێ پێویست دەکا شەشان بکڕی ناخێر هەر کوری یەکی دەکڕم جارێ یەکی دەکڕم دووشی ناکڕم یەکی دەکڕم یەکەیت کە بەشتشکە دەم پێداویستی پێماری پێپڕەکەمەوە ئیسراف ئەو کەسەی دەی کە ئەوها دێتە دەستی یعنی کەسێک بی مەسەلەن ڕۆژانە ئیوا هەیە ینی دانیشتێ پارێ دێتە دەستی ئیسراف دەکە بە کەیف خۆی سرف دەکە لۆ بە هەند هاتە دەستی یعنی هەرەوە هاتە دەستی کابراایکی عملی قوربەسەر ڕۆژە بە 10,000 15,000 ناری ناتانی ئیسراف بکە ئیسرافی چی بکە کرێخانی لەم لە بە 300,000 ناری پارێ ئاو کارەبایی معاشی نییە مەسەرەن کابرا ڕۆژە پە 15,000 ناریش دەکە کابراایکی معاشخۆریش ناتانی ئیسراف بکە ستا خۆ معاشخۆرم ناتانم ئیسراف بکە بۆ ناتوانانی لە بەوەی ناتوانم مانگانە سەرمانگان کە موچەکەم وەردەگرم مەصرفی مار و منداری خۆم و مەصرفی سیارەم و مەصرفی عایلەکەم وەر ئەوەندا تا دەگەیەوە سەری مانجە پێی دەش یعنی پلانێکی دارایت بۆ خۆ داناوە پیلانی دارایی دەبی ئەتو لەوەش لە خۆت پاشەکەفت کەیت چکە لۆ ئەمە پێوەماندی دەبین یەک خاک ینی کوتێت بگەن مەسەن ینی ئەو خاکەی دەپارێزی تێدەگەی ینی وەکو هێزی ئەمنی کە ئەو موچەش وەردەگری شایستەی خۆمانە ئەمەش ئەگەر ئەوە نەبی دەتاین بچ لە خۆمان ئیشکە ڕۆژە بە 15,000 20,000 بەس بەوەی ینی زیادە ئیسرافی نابی بکرێ زۆر باشە جەنابەت بۆ نە پێویستت بە موبایلێکی سادە بێ دەکرێت ئەتو چاو لە کەسێکی زۆر دەوڵەمەند کەی موبایلەکەت ئاخیر مۆدیل بێت سیارێکی بۆ نمە سیارێکی وەسەتت پێویستە دەکرێت تۆ چاو لە کەسێ بکەی کە سیارەکەی بۆ نەبەدە دەفتەر 12 دەفتەر کڕێت ناکرێت ئەمن تازە پێم گوتی ئەوەی کە بەدەستی دەینی ڕۆژانە ناتوانانی پاشە کەفتی پێ بکەی لەوەی سیارەی لۆ نمونە ینی برادری منەیدی سیارە 5 دەفتەر دەفتەریە سیارەکەم بای دەفتەرەشە ناتانم مقارنەوەی بکەم ئەمن بۆ چی بوو ئەو برادەی من لەوانەیە ئیشەکی زەخمتری بزنس ینی زەخمتری چاولەوی بکەیت چاولێوی بکەم ئەو ئیسرافە تووشی قەرزاری و تووشی نەخۆشی تووشی نەخۆشی دەرونی کوشتن دێتە گۆڕ یانە تو کابراەک مەسەرەن ئێستا لۆ نمونە خانەکەی بە 20 دەفتەری کڕی ئەمر خانەکەی بای 5 دەفتەری ئەمن بچم خۆم قەردارکەم و خۆم لە ئیشی خەتەر بدەم وڵاتچیە یعنی بە ئاستی تەمەشان بکەن لەولاش یعنی دوار ناڕۆشی باش نابی ئەو قەنەفەمان لە پارەوە هەیە پێویستە و ساربی گۆڕ هەموو ئیسراف ئەتو بزانە لە شتێکی چکە ڕادەست پێ دەکات ئەتۆگە چاولێکەری بکە لە شتێکی چکە سیارەکەم بگۆڕم ناومارەکەم بگۆڕم ئەوتەرەکەم ینی ناومار ئەین هەمووی دەگرتەوە ئەتو دەبی لەوان هەمووی زیادە ئیسرافی ئەجا خوای گەورە داینەیە وەسەت و برن تێدەگەیت ئیدی خوای گەورەش بەخۆی دەزانی ئەتوو مەسەرەن قابلی خۆت ئیسرافت کردووە پەشیمان بیوە بڵ وڵی جاری عتمەن ئیسرافم کردو جاری وایە دوو موچەم لە سێک وەرگرتووە دوو مانگ مەسەرەن لە سێک وەرم گرتومی 15 ڕۆژی مەعبەین نەبووە چوویمە بەر و بازار ئیسرافم کرد شتم کڕیوە لە مناڵەکان زیاتر دوایش بیرم کردەوە ئەخ نەدەبای ئەوم بکرد بە ئەوە هەم لە ڕووی ئاینەوە خوا پێی ناخۆشە زیادە ئیسرافی دووش کەسانێک لە من لە خواردتر هەیە ناتانی ئەو شتەی بکەم کردیت چۆن منداڵەکانی خۆت فێر دەکەی ئیسراف ئەمن هەموو جارە پێیان دەرێم حەسەب توانای خۆتان تەمەشا من کە تەمەشای داکتاکە تەمەشای من کە کوی پێیا دەکەیت بە شێوازێک پێیایی دەکەیت ئەگەر ئەمن بە خۆم زیادە ئیسرافم پێ ئەوانی زیادە ئیسراف
دیارە بەنسبەت بە زیادە ڕۆیکردنیان زیادە مەسروفی بە هەموو شێوەکان تەنانەت ئەگەرە و بێ لەسەر خودی خۆت تاقیب بکەیەوە زیادە ڕۆ بکەیت لە خواردن لەوانەیە گەردە تووشی نەخۆشی بیت دوای ئەوڕۆ عەزمەی ئاومان هەیە هەموو جیهان تووشی ئەزمەی ئاو بۆ بە تایبەتی عێراق و هەرێمی کوردستان بەداخەوە کە چەند ساری ڕابردووە هەموو پارەیان بە بەلاشدا نایانتوانی چەند بەنداوەکی گەورە دروستکەن بۆ ڕۆژێکی ئەو وەکو ئێستا عەقوەیە هەمومان دەست بە ئاو بگری ئاو لە کاتی زۆر پێویست یاخود زۆر بە باشی بەکاری بینن بەنسبەت بە کارە باش کە ژانە سەرەکە بە عەبی ئەسپرین و پارستۆلیش هەر چارەسەری ناکرێ ئیتر ها سەیری ئەو گلۆپانەکە سەیری ئەو گلۆپانەکە گە کاچی کامیڕە تەماشای بکات نازانم ئەوە چ جوانیەک هیچ بۆنەیەک نی هەتا بری بەناوی بۆنەیەکە منەوە هەموو گلۆپانە لە کاتەشدا خەڵکیش بێکارە بایە لە گەڕەکەکە ئەگەر زیاد ئیسرافی کرد یان تووشی با بڵێم زیادە مەسروفی بوو تووشی چی دەبێت دیارە تووشی هەرز دەبی هەرز لە هەموو بوارەکان زەیتر لە بواری مادیبی معنەویبی حتا لە معنەویە زیادە مەسروف بکەی لەوانێت تااقەت نەمینێ لەو کاتیش تووشی چێشە دەبی ئێستا گەنجەکان زیاتر ئیسراف دەکەن یان ئەوانەی کە تۆزێک تەمەنیان هەیە وڵی زیادە ئیسرافەکە ئەم وا هەز دەکەن بە گشتیا لەبەرەوەی ڕکێک دروست بووە لە مابینی دەسەڵات و کۆمەلگا ئەو ڕکەیە کە دروست بووە خەڵک یعنی وای لێ کردێ کە خەڵک ئیتمان بە هیچ شتێک نەدا ئەگەرنا هەز دەکەم خەڵک زۆر ڕۆشن بیرە بە تایبەتی لە ناحیەی دینی خاصەن کوردستان خەڵکی کورد زۆر متدەینە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەگەر لەسەر بەحرێک ئاو بووی ئاو زیاد سەرف مەکە دیارە ئێمە لە هەموو گەلەکانیش متدەینترین بەڵام ڕکێک دروست بووە لە پێناوی ئەو نادەت پەروەریە کە هەیە لە مابینی کۆمەلگا و دەسەڵات لەوانەیە ئەوە سەبەبی ڕئیسیەکەی بکە گەنج یاخود یەکی وەکو من بە تەمەن و تەمەنتریش زیاتر سەرف بکە ئەو خێزانانەی کە زیاد لە داهاتی خۆیان سەرف دەکەن و چاو لە خەڵکانێک دەکەن کە لە خۆیان دەوڵەمەندترن خوا پێداوترن دەبینی تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبن لەگەڵ یەک بە تاکید جاوە لێرکان بابرێن لە زیادە مەسروفی چاولێکەری ڕێک ئەوەی وێ پندەچ کوردەواری هەیە دەرێ بە قەت بەڕەکەی خۆت پێدڕاچ ئیتر ئەوە زۆر قندێکی زۆر جوان و نازارە گەرێمە وەکو کوردەوەی بەکاربینێن من بژێوی ژیانم بابرین مانگانەکەم چەند پارەیەکە ناتوانم وەکو کابرایەشی بازرگان ئەگەر بێت و خێزانمان لێ بکە بە دڵنیاییەوە هەرز دەینم کە لە بازاڕی دەبینی خەڵک دیقەتت داوە بەشێک لە خەڵکی زیاد لە پێویست شت دەکڕن بە تاکید بۆ نمونە ئێستا لە میوەجات یان لە شیولێنان لە ماڵەوە ئەگەر بچێ ناو تەنەکەی خۆڵەکانی پێش دەرگایەکان تەمەشا بکەیت لەوانەیە ئەگەر بێت و ئەو خەسارەتەی کە لە شارێکی وەکو هەولێری پایتەخت خەسارە دەکرێت لەوانەیە سوودانی ڕۆژێک پێبژێنی لەوانەیە سۆماڵی پێبژێنی ئەو خەسارە گەورەیە لە تاک بە تاک لە خۆمان ڕادەبی دەست پێ بکەیت یعنی حتا لە میوە لە خواراک لە هەموو شتەکان کەمیکەین ئێمە دوو هاوڕێن بێکەوە دەچینە چێشخانەیەک باشە چەند پێویستە بە پێی ئەوەی کە توانای خۆمان دەتوانین ئەو خواردنە بخۆین ئەوەندە داوا بکەین نەک زیاد لە پێویست لە بۆ سکرینەک لە بۆ بڵاوکردنەوەک لە سوسیال میدیا کۆمەڵی خواردن بام بکەین کە پێشمان ناخرێت جارێ قەزیەی بڵاوکردنەوەی سوسیال میدیا وابزانم ئەوە زێدە ڕۆیە هەتا لە ڕۆشنبیریەتیش ناکرێت بە هیچ شێوەیەک تۆ خۆراکێک بۆ خۆت دەیخۆی بۆ من نایخۆی ئەگەر تۆ ئەحلامێک بۆ مەطعەمێک دەکەی وە شتێکی ترە بەڵام وەکو هەوڵاتێک دەچی خۆراکێک دەخۆی لەگە هاوڕێیەکە یان بە خێزانی دەستێ دەرێ پێویست ناکاوەی ئەوە بکەیت وە زیادە ڕووی یەکەش بە هیچ شێوەیە وابزانم لە ڕووی مرۆڤایەتی و ئایری و هەموو شتەکان دەبی دوورکەوینەوە لە زیادە ڕووی نەکرێت کە جێژنێک دێ جێژنێکی دیکەی بە دووادادێ ئیتر ئێمە فەرشی ناماڵ بگۆڕین تاقم خەنەفە بگۆڕین پەردەی بگۆڕین براجان ئەو تەوژمە ناڕۆشنبیرێکە هاتە ناومان لە پێناوی ئەو وەزع ژیانەی لە ناکاو کۆمەڵە مەسروفە کۆمەڵە پارەیە هاتە ناومان و بەداخۆ نەمانتانی ئیسفادەی لێ بکەین سەیرەکە
یعنی هەر بۆ نمونە بە ملیار دۆلار بە ماشێن درایە بە سیارە درایە سیارەکان ئێستا شوێنێ لە کۆڕانەکان ڕای بگرین جاوەرە خانمیش لە ماڵەوە ناوە هەر ساڵێ جارێک برێ تاقم قەنەفەکەم دەگۆڕم یان تاقم مەتبەغەکەم دەگۆڕم یان پەردەکانم دەگۆڕم لە موابی خۆ بەزلزانینە خۆ بەزلزانینیش کەسەکی گەورەیە لە دوا ڕۆژ بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر زیادە ڕۆیکردن لە خەرجکردنی پارە ئەم با بڵێن سەرفکردن ئیسرافکردن خۆشەویستانی من تۆ ئەگەر بۆ ژژنی ڕەمەزان جلوبەرجی نوێت کڕیوە بۆ ژژنی قوربان ئەگەر پێویست نەبوو مەیکڕە ئەگەر بۆ ژژن بۆ نمونە ئێوە تاخم خەنەفەیەکتان کڕیوە فەرشتان کڕیوە پەردەتان گۆڕیوە ئیتر پێویست ناکە بۆ ژژنی قوربانیش بە هەمان شێوە بکەن تۆ ئەگەر ئەم ساڵ ئۆتۆمبیلێکی نوێت کڕیوە پێویست ناکە کە ساڵی نوێ دادێ سیارەکەت بگۆڕی پێویست ناکە ئێوە ئەگەر لە ماڵەوە 4 کەس بن 6 کەس بن خواردنی 10 کەس 12 کەس ئامادە بکەن پێویست ناکە ئێوە توانەدارەکەتان دیاری کراوە چاو لە خەڵکانێک بکەن کە لە خۆتان دەوڵەمەندترە زەنجینترە ئیتر ئێوە تووشی قەرزاریە بن تووشی سەرئێشە دەبن من هەمیشە دەڵێم کوردەواری قسەکانی زۆر جوانە بەشێک لە قسەی کوردەواری کە هەمیشە پێویستە ئێمە لە بیرمان بێ کە دەڵێن بەقەت بەڕی خۆت پێ ڕابکێشە چونکە ئینسان کاتێک سەیری جیرفانی خۆی کرد دەبێ بزانێت جیرفانی من و تۆ فەرقی هەیە جیاوازی هەیە ئەگەر ئێمە هەستمان بەو جیاوازیە نەکرد ئەوە هەم لەم دنیاە هەم لە دوا ڕۆژیشدا تووشی زەرمەندی دەبین هەمیشە ئاینی ئیسلام تاکەکانی هانداوە بۆ ئەوەی تووشی ئیسراف نەبن جا ئیسرافکردن لە هەموو شتێکدا خۆت دەزانی تۆ لە شتێکدا ئیسراف دەکەی دەبێ ئاگاداربی پارەکانت بە پێی پێویست سرف بکەیت ئەگەر تۆ موچە خۆرێشی خۆت دەزانی دۆخی موچە لە هەرێمی کوردستان چۆنە هیچ پێویست ناکاتن چاو لە خەڵکی دیکە بکەی پارەی زیاتر سرف بکەی تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوا دەسپێرم خواتان لەگەڵ